سروک امریکا جراوشکار آلمانی را خمی خوال دور بوریا گازی روسیا بو آلمانیا درد بره. روسیا دخوازه کردین سوریه به رژیم را گفتگویم بکن لی کرد بیژن باوری آوان به روسیا کم بویه. ایرانی لی دیجی کم بونا آوه دردکوین خو پیشاندانان. جه دنگ امریکا لی واشنطن پایتخت سلاو ورزی من صالح دمیجر جوبا و بینرین هیجا ایرو 16 تیرمها سال 2021 ام برنامه کرد کنشین جورا پیش کشتی کن. لایمنی شوان جانی دیلان ایدمتان خوش. سرب جو بایدن لروجی پنجشنبه نگرانیەکانی بۆ ئەنگیلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانی نوێ کردەوە سەبارەت بە بوریەکی غازی ڕوسیا بۆ ئەڵمانیا کە نزیکە بە کۆتایی بگات بەڵام وتی ئەوان لەسەر ئەوە ڕێکەوتون کە نابێت بە ڕوسیا ڕێگە بدرێت وزە وەکو چەک بەکاربهێنێت هەردوو لە دانوستاندنەکاندا سەبارەت بە جیاوازیەکانیان لەبارەی دوو بوری نۆرد ستریم بە درەنگ ئەنجامی گەیشتن لە کاتی سەردانێکی ماڵاوایی دۆستانەی مێرکلدا کە لە کۆتایی کاری سیاسی لە درێژایی 4 لە سەرۆکایەتی ئەمریکایەکاندا بووە نزیک دەبێتەوە. سروک بری امریکا دونالد ترامپ راستی زحمتیان دبه دا کو خو جارک دن وگره و بالا امریکیان بکشینه سر خو دوزنوی داویه لدیجی گوگل، فیسبوک و تویتر نشان بو هز و دستلات وان پلاتفورمان ددن لدور کنترل کرنا آخافتن دیجیتال تویکو آخافتن ین سرکرده ین جهانی بنجی. جدما کوی کوشک سپی بجهشتی و سروکی بره دونالد ترامپ کو ج فیسبوک، توییتر و یوتیوب هات آویتن پشتی بویرین ششچلین کنگرس برخوادده کو جارکدن بالا بکشینه سر خو وی هولا بلوگا که داو هفبندن وی دو مال پرین مدیا جواکی وکرن و دمکی بره و مهی وی دوز لکمپانی مزن را کرن جبو بند کرنا مافی وی آخافتن آزاد. Our case de dozama ve sansürkine ne yasayı belge bike. Ev ne desturiye o be tamamı ne Amerikiye. دیار ترامپ کشه دکم کرنا آریگران دنینه به تایبتی لریوه چونان لهنجی آخافتن و آنین ناوی وی لسر مدیا جواکی به رجای نوت جسدی کم بویه جمعه چله تا نیسان 2021 لگور سروک سوشل فلو که به دنگ امریکا را آخوی. باور دکم او نهات دیگه ها کپکیم بونا جمعوران و چقاز دست دایه او کشه یک مزنه. لی سرانسری جهانی سرکرده هولا شوازن جدا ددن جبور ریگرتنا لپلاتفورم مزن مدیا جواکی. حکومت نیجریه تویتر قد خکر پشتی جناورنا تویتر که سروک محمد و بوهاری. لی هندستانی واتساپ دوزک لدیجی حکومت راکر لدور بیوانی نوین که دبیجد ده چافدیریه که مزن انجام بدل. لی روسیا یاسه که نود دخوازه کمپانی مدیا جواکی کارمندین خودجهی دست نشان بکن اگر دخوازن لولیت کار بکن. ده دمکی ده که سرکرده لگور رودان ولاتین خواه بریارین آخافتنا آنلاین ددن دیار قد خکرنا ترامپ جالی کمپانی مدیا جواکی امریکا و بالا هنان جوان کشاندیه لگور پروفیسوری کی زانینگه هم ماساچوست که جدنگ امریکا را گود. I do think what's happened to Trump is a باور دکم تشت به ترامپ را بویی چیروک که هشتاریه بو زوردارین جهانی. تشت به تمامی نزلال اوه کاده چیجه فیر ببن. گلو در ریا چینه بگرن و حول بدن مدیا جواکی خود جهی که به تمامی کنترل دکم پیشه ببن یانجی در ریا روسیای بگرن و بیشن امدزان در خلق هر خواه سر وان پلاتفورم نانتوی در ببرن. که ام بنرین چاوا پشتاز بکن مهن دستلال سر وان هیا. شارزاد بیژن هیزا کمپانی مزن مدیا جواکی ده سینوردار کرنا آخافتنا کسان ده تشتک که گلک جینه رازینه. پسپورا دزگاه الکترونیک فرانچیر جیلیان یورک جدنگ امریکا را گوت که پیوستی بهن ستانداردین جیهانی هیج بو آخافتن و چافدیری آنلاین جدیولا ریباز نهاین وان کمپانیان ین کل گور هر ولاتکی تین دانین. I think it's kind of a mess. باورم ام ده تول هویه که داینه نه اوه و نه اوه اره ولاتین دن لترامپ تماشا دکن لیز باورم او تشتین ولاتین دن ببن دی باندوری بدن سر تشتین کل امریکا ببن.
لە درنگانێکی ڕۆژی پێنجشەممەدا لە ئوستانی خۆزستانی دەوڵەمەند بەرناوت لە باشووری ڕۆژاوای ئیران بەناو خیابانەکاندا ڕێپێوانیان کرد و پۆلیس تەقەی کردووە بۆ بڵاوە پێکردن بە خۆپیشاندەران بە پێی ئەو ڤیدیوانەی لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو بووەتەوە. دەمەودەست دیار نییە ئاخۆ لە خۆپیشاندانەکانی چەندین لە شارەکانی ئوستانی خۆزستان کە پایتەختەکەی ئەهوازە بریندار بوونەوە یا خۆدەستی کراون. میدیەکانی ئیرانی تا دەمەوبەیانی ڕۆژی هەینی هیچ نوچەیەک لەبارەی نائارامیەکان بڵاو نەکردووەوە. ڤیدیۆکان وا پێشان دەدەن هاوڵاتیان تووڕەن و ئاگەربەردەدەنە تایر و خیابانەکان دادەخەن. پۆلیسی دژاژاوە لەگەڵ خۆپێشاندانەکاندا بە شەڕ هاتوون لە ڤیدیۆیەکی تردا پێشان دەدرێت پۆلیس تەقە لە خۆپێشاندەران دەکەن و خۆپێشاندارەکان بە عەرەبی دروشمیان دەدا. چالاکوانا مافێژنان لە ئێرانê Mesîh Elînecad ku bernameyeke televîzyonî ya beşê Farsiyê dengê Amerîka pêşkêş dike nîşan bi weyekê dide çawa Amerîkyan ew ji hewildaneke tevliheva revandinê ji aliyê desthilatdarên Îranê ve rizgar kir. Agahî bêhtir di vê raportê de. مەسیح عەلینژاد چالاکوانی مافەکانی مرۆڤ و پێشکەشکاری بەرنامەی تەبلیغ لە بەشی فارسی دەنگی ئەمریکا دەڵێ هەڕەشەکان نامۆنیەن بۆی بەڵام نەوەک بەم شێوەیەش. دەزانم کە کۆماری ئیسلامی لە ڕاستیدا پلانی ئەوەی هەبوو کە من لە نیویۆرک بڕفێنێت. خۆم هێشتا ناتوانم باوەڕ بەوە بکەم، بەڵام لە ڕاستیدا FBI 8 مانگ پێش ئێستا پێی گوتم کە تۆ لە ماڵەکەتدا پارێزراو نیت. من گاڵتەم لەوە دەهات و دەمگوت شتی وا سەیرە، بەردەوام ڕۆژانە هەڕەشەی مردنم بۆ دەهات. بە گوێرەی هەواڵی پۆلیسی فدراڵی ئەمریکا پلانەکە بریتی بووە لە ڕەفاندنی خانمی عەلینژاد لەلایەن هێزەکانی ئیتلاعاتەوە بۆ ناو ئێران. ڕۆژی سێشەمە وەزارەتی دادی ئەمریکا ناوی 5 کەسی ئێرانی بە تۆمەتی تێوەگڵاو لەو پلانەدا بڵاو کردەوە. ئەوان پێشتر تا ئەم ئاستە چاونەترز نەبوو کە لە ئەمریکا هاوڵاتیەکی ئەمریکایی بڕفێنن، بەڵام لە ئەوروپا و لە ئیماراتە و کاریان کردووە بۆ کاری ئەوەش کە دەیانەوێت ئەوە بکەن لەبەرەوەیە کە ئەو ڕژێمە لەسەر بنەمای تیرۆر و بنەمای ترس خۆی ڕاگرتووە. مەسیح عەلینژاد لە ڕخنەگرتنی دژی ڕژێمی ئێران زۆر چالاک بووە و کاریگەر بووە لە هەوڵدان بۆ ڕێخستنی خەڵکی ئێران لە دژی ئەو سیستەمە. خانمی عەلینژاد لە ساڵی 2009 لە ئێران هەڵدێت و لە ئیستادا هاوڵاتی ئەمریکایە. ئەو باسی پێشەلکاریەکانی مافی مرۆڤی ئێران دەکات و هەروەها سەرکردایەتی بزودنەوەی تۆڕێکی کۆمەڵایەتی دەکا کە دژی یاساکانی ئێران و حجابی زۆرە ملێیە بۆ ژنان. من پلاتفۆرمم دایە ئەو ژنانەی لە ناوخۆی ئێراندا کە دەڵێن نابۆ حیجابی زۆرم لێی و دەڵێن دەمانەوێت بڕۆینە ناو یاریگاکان و دەمانەوێت مافی خۆمان هەبێت بۆ ئەوەی گۆرانی بڵێن و سەما بکەن. دەزانن ئەوان تەنها دەیانەوێت ژیانێکی یاساییان هەبێت. پلاتفۆرمم دایە ئەو کەسانەی کە لە ناوخۆی ئێران دەڵێن نابۆ کۆماری ئیسلامی. ئەوە تاوانە؟ من بە سادەیی کارەکەم دەکەم. بێگومان ڕۆژنامەنووس بوون لە چاوی کۆماری ئیسلامی ئێراندا تاوانە. ئێران راپۆرتی وەزارەتی دادی لەسەر پلانی ڕفاندنەکە بە بێبنەما ناوبردوڕەتی کردەوە. بەڵام هێدەر ویلیامز شارەزای هەواڵگری سیخوڕی دەڵێ حکوومەتی ئێران هەوڵی داوە دژبەرەکانی لە ڕێگای فیڵ و ناچارکردنیانەوە بگەڕێنێتەوە ناو ئێران. لە هەندێک لە ئۆپراسیۆنەکانی پێشوویاندا ئەوان هەوڵیان داوە دژبەرەکانیان ڕازی بکەن کە بگەڕێنەوە ناو ئێران. ئەو جێگایی کە لەوانەیە ئامرازی زیاتریان هەبێت بۆ زیندانیکردن و ئەگەری لە سێدارەدانی ئەم کەسایەتیانە. دیارە هەندێک لەو تاکتیکانە کار دەکەن بۆیە تادێت زیاتر شەڕانگێزتر دەبن. خاتون مەسیح خوازیاری پەرچەکرداری هاوشێوەیە لە بەڕێوەبەرایەتی بایدن لە بەرامبەر ئێراندا کە لە ئیستاشدا لە قۆناغێکی هەستیاردان بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنە ئەتۆمیەکەی ساڵی 2015. ئێمە هیچ کات بەو شێوەیە هەڵسەنگاندنمان بۆ ئێران نەکردووە کە ئەکتەرێکی باش بێت لە جیهاندا، نەک تەنها بەهۆی ئەو پلانانەوە بۆ ڕفاندنی کەسێکی ئەمریکایی لە ئەمریکا نیشتەجێیە، بەڵکو هەروەها بۆ چالاکیەکانیان لە ناوچەکەدا کە ئێمەیان نیگەران کردووە و سەرۆک کۆماریش وەڵام و کاردانەوەی خۆی دەبێت لە بەرامبەر ئەم کارانەدا. بەڵام لە هەمان کاتدا هێشتا بەردەوام بوون لە گفتوگۆکان لە بەرژەوەندی ئەمریکا و نیشتیمانەکەماندایە بۆ ئەوەی دیدێکی کراوەترمان هەبێت لەسەر دەستگەیشتنی ئێران بە چەکیناوەکی. ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانیش ئیدانەی ئەو پلانگەڕێی کردووە بۆ ڕفاندنی ئەم ڕۆژنامەوانە.
رووسیا لە شەڕی ناوخۆی سووریادا پشتیوانی لە ڕژێمی ئەسەد دەکات و کوردەکان لە سووریا پیان وایە هەرچەند لەم دوایەدا رووسیا داوای ئیدیۆلۆگی کرد لەگەڵ حکوومەتی ئەسەد بەڵام ناکرێت باوەڕ بە رووسیا کرد. ساڵح گەدۆ سکرتێری پارتی چەپی دیموکرات لە سووریا دەڵێت لە نیوان قامشکل و دمەشق رووسیا زیانی گەورەی بە کوردەکانی سووریا گەیاندووە و باوەڕیان بە رووسیا لاواز کرد. Di nava şerê navxweyî li Sûriyê de Rûsya berdewam piştgiriya rejîma Sûriyê dike û li gorî Kurdên Sûriyê got ji bo wan Rûsya necihê baweriyê ye. Nexwasim daxwaza vê dawiyê ji Rûsya derket got divabe Şam û Qamişlo li ser masa diyalogê li hev bikin. Sekreterê Partiya Çepiya Demokratîk li Sûriyê Salih Geddo dibêje got siyaseta Rûsyayê ziyaneke mezin gihand Kurdên Sûriyê got heyara deyekê baweriya Kurdan bi Rûsya qelz dibe. Em hêvî dikin got Rûs ceddî bi divê meselê de û wek dewletek xwedî rol ne li pişt alîkî bisekine dijî aliyê din. Ya ev daxuyaniya godayî jî ne daxuyanî tektîkî be demikî be ji bo Tirka bê bitirsîne ya êdin bê bitirsîne em dixwazin ceddiyetê hebe. Li aliyekî din Kurdên Sûriyê û hevkarê wan li rêveberiya Xweser hin carna berê xwe didin Moskowê. Mesedê weke sîwana siyasî ya rêveberiya Xweser û Hesedê dibêje got divê helwesta Rûsya derbarê danûstandina rêveberiya Xweser bi rejîma Sûrî re negirêdayî bihêzkirina helwesta danûstandinên wê be ti çarçoveya esîdana û pirsgirêka Idlib û nakokiyên wê bi Tirkiyê re be. Wekî mesedê jî wekî rêveberiya Xweser jî ciyê xwe yê rastexîne divê helwestê de yan jî divê pêşxistina prosesa siyasî werê girtin. Hazirin berê jî gelek tîmên gavin vî rengî hatin standin niha jî hazirin lê li ser esasê got em bibêjin sewabitnî û em bibêjin çerçûfeyî niştiman perwerî Sûrî ji bona çareserî pêş bikeve. Piştî vekşandina hêzên Amerîkî ji beşeke mezin ji Bakurê Sûriyê yekser Rûsya piraniya wê valahiyê dagirt lê Kurdên Sûriyê dibêjin got hebûna wê li Bakurê Sûriyê dewsa têkiliyan bihêz bike hebûna xwe weke fişarê bikardîne. Tevî got Kurdên Sûriyê ji Rûsya bigumanin lê ew bawerin got Rûsya yek ji welatên herî bi bandor e di krîza Sûriyê de. Rûsya bi rastî naxwaze mafê gelê Kurd em bêjin misoger bike hindirê Sûriyê de bi qasî got dixwaze li hevhatinekî di navbera rêveberiya Xweser û Şamê de çê bibe ji bo xatirê rê jêr vebe em bêjin istismaratê xwe di mantîqê de çê bike yan di mantîqê Rojhilatî Firatê xwe bicî bike. Kurdê Sûriyê dibêjin got hin kilîtên çarê li Moskowê hene nexwasin piştî hevdîtina serokê Amerîkî Joe Biden li gel serokê Rûsyayê Vladimir Putin. Kurdên Sûriyê bihêvîne got Rûsya bi xwedî roleke erênî be derbarê têkiliyên Qamişlo û Şamê de. Tevî got ew hêvî hat derzandin piştî rênedana Rûsyayê got dergehê Tirkoçerê pêş alîkariyên mirovahî vebe. Zana Umer, dengê Amerîka, Qamişlo. Doh pênşemê salvegera pêncana hewildana têkçûya kudetaya Tirkiyê bû ku têda hejmarek çalakiyên bîranîna kesên ku di wê şevê de jiyana xwe ji dest dayî hatin li darxistin. Têzanîn serokê Tirkiye Recep Tayyip Erdogan tevgera Gulen bi kudetaya beravêtî tawanbar kir û bi hezaran kes hatin girtin. Pemnêra me li Diyarbekirê raportek di vê derbarê de amade kiriye. Ew şev qesra Spiya li Enqereyê parlamento û bingeha polîsan li Gölbaşiyê hatin bombekirin. Tevî 56 polîsan 251 sivîl jî şeva hewla derbê hatin kuştin û ji 2000 zêdetir sivîl birîndar bûn. Tirkiye ji vê rojêşûnda 2 salan bi biryarê hikmê qanûnê de hate rêvebirin. Fatûreya derbê li ser aliyên opozisyonê pir giran bû. AKP û MHP tifaqek kirin û operasyoneka bênaber li ser aliyên muxalîf dest pê kir.
پشتی دربه درفته که مزین درکتی بو برای ترکیه کار بو جبو سیستم کی دموکراتیک انشا بکه امکانی وی گلکسیده بو فقط اقتدار ویا ترجیح نکر اقتدار تنه وان کسی حولا دربه کرنن تشبیه دربه کرنن وانا تنه در نخصورتی کی د محالفت دی کی لهمبر اقتدار سکنه وان گشتیک خست تصفیه بکویاجی همج عالی دموکراسی همج عالی آبوری همج عالی سیاستی گلک او کی مزن پرسکریکی مزن در خسورته ددن عرب شواته ده ناب دو سالانده بگشتی 125628 کارمند و کارکر شکاراتن افراج کرن بنابانده 6000 زیادتر اکادمیسین هبون 2761 سازوی دزگهین ریخستن سویجی هاتن گرتن بگشتی 250,000 کارمند خودکار مانشین نیزی 2 میلیون خزنه وان ده باندورا وان بریاران دمان جیانا وان جبنی هات گوهتن ده مرا شواته ده 204 دزگهین رانگانون جیاتن گرتن پاسپورتا 234,000 کسان حتی بطال کرن فاتوره دربه جبو پارتی هدفش اگرام بو ویا سر پرسکریکا کرجی روشی کی خراب در خسورته یعنی ذاتن پروسسا چاره سری هاتبو خراب کردن پشتی بی پروسسی گل کس باوریا وی بیاجی بندمانیا وی هبو کی برا پروسسی کی نه دست بی بکه فقط دفج وی پروسسی کی نه بردن مافی گل کری دست خو مافی گل قزنج کری وناجی پی در پیش دست چون لگوری وزارت کار ناکار پشتی دربه 9066 اپراسیون پیخات نکود انجام وان اپراسیونان ده 282,709 کس هاتنه دست سر کرن 96,975 کس هاتنه گرتن جسوج دربه 25,912 کس گرتینه بگشتی زیدتر 9 میلیون مروی لپرسین وبیه جبو 16 اندام سرکه این دربه اکن ناوی کنسای صلح ولات خودانی بون 141 جاران معبت گران آجزای هاتیه داین پارتین اپوزیسیون ایداد کن که سرکوماری ترکیه هولا دربه اپازده فیلمه جخور اکر هجایت جبو بیدن کرنا اپوزیسیون او قیم کرنا دستلاتی خواه خجی جان پارتین دنگ امریکا دیار بکر سنتەری مترۆ بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوەی IMC بەلژیکی کلاسیکی ڕاهێنانی بۆ ڕۆژەمەنووسان لە دهۆنگ ڕێخست بە ئامانجی پشتگیریکردن و بایە یاسایی پاراستنی ڕۆژەمەنووسان. دوی پروژه‌دا چندین مامۆستایên زانیگەهê ڕۆژنامەوانên خۆدان سەربۆر دێوانە پێشکەشی بەشداربوویا کەن. راپورت ما دیاره مثلا اگل جار قنصلیاتن ولاتن بیانی امریکا و کانادا و اروپا هاتین سرخط داخوازا ما فی روزنامه وانا کرینا او دیف او راپورت ما هاتین سرخطی بو دیف چون د کیسن او روزنامه وان کو هاتی گرتن اكو هاتی قطان اكو هاتی ایشاندن وک سنتر مترو کارمه مدنیانه یعنی امشین اپریک راپورت و نویسارن خو لعن پیوندی داد استناف کو کردستان و عراق هر وسا آس درکی وکی اوروپا و امریکا و کانادا آگدار کن مامۆستا هەکار کەریم فندی بەحسا وان یاسایا کرن یەن حکوومەتە هەرێما کوردستانی کار پێ تێتەکردن ji بۆ karên rojnamevanî mîna yasa jimare 4 ya sala 1998 ya sendîka rojnamevanên Kurdistanê û yasa jimare 13 ya sala 2001 yasaya sindoqa xane nişînkirina rojnamevanan û yasa jimare 35 ya sala 2007 ya karê rojnamevanî li herêma Kurdistanê. مکومکا گلک باشد مافت روزنامه‌وانی میل برچاو و دیاری تاین یاساید لی مخابن اف یاساید هنی راسته کار پیت تکرین هندک برگت وی دایانه بجی هندک فقرت وی قانونی یا بندت وی یاسای کار پیت تکرین لی اوید گریدای ماف روزنامه‌وانی دیت نامن وک از بجیم ماف پرورک یعنی یاسا هناسای پترت پیشیل کرین و پیش خستین
گرنگا گلک اف خلد وی جوری هبن اجبر گلک اگران او جیدا کو یاسایک هبد بو کار روزنامه‌وانی بدرستهی بیتا کرن هر واسا ما فی روزنامه‌وانی الدم کار خدا ما فی بهدا پاراستن و هر واسا برگریج روزنامه‌وانی بیتا کرن جبر کو ادوان سال داویه دا روزنامه‌وان ام بینن گلک توشی گرفت و که شاید بند کار کی خو روزنامه‌وانی دا گرنگا گلک کو یاسایک هبید یانجی سازی یک هبید پشتوانی لبکت و برگریج ما فین وان روزنامه‌وانان بکد بجدارم و خوله دخوازن دریا وان سنتر و وان رنگ چالاکیان مافو ارکن روزنامه‌وانان بین جبجه کرن لسازی روزنامه‌وان کار لیدکن. سلام بالایی دنگ امریکا دوهاک. شەڤابووری مەکتەبە سیاسیە یەکێتی نیشتمانی کوردستان بە ئامادەبوونا هەفسەرۆکên partiyê کۆمبوونێک li darxist ji bo gotûbêjkirina kêşe û girjiyên van rojên borî di navbera her du hevserokan da derketinê pêş. Girjî bilind bûn piştî hewildana guhertina hin komandarên ewlekariyê de partiyê de. Ji bo agahiyên bêhtir di vê derbarê de niha peyamnêrê me Rêbaz Mecîd ji bajarê Silêmaniyê bi riya Skype bi me re ye. Dem baş Rêbaz ev girjî gihîştine ku û agahiyên dawî li dor van alûziyan çi ne? سڵاو لێ و لە هەموو بینەرانی بەشی کوردی دەنگی ئەمریکا. بەڵام من ئێستا لە شاری سلێمانی مەکتەبی سیاسی بینای مەکتەبی سیاسی لە دوامەوەیە. دوێنێ شەو لەم بینایەدا کۆبوونەوەیەک ئەنجام درا کە تێیدا هەردوو هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان باڵ تاڵەبانی و لاهووری شێخجەنگی تێیدا ئامادە بوون بە پێی و زانیارانی لەناو کۆبوونەوەکەوە پێمان گەشتووە بە شێوەیەکی گشتی گرژەکان چارەسەر کراون بەو مانای گەشتن بە ڕێکەوتنێک ئەو ڕێکەوتنش ئەوەیە کە لاهووری شێخجەنگی هەتا وەکو دوای جەژن وەکو پێشنا و وەکو هاوسەرۆکە مێنێتەوە بەڵام لە ڕووی دەسەڵاتەوە دەستبەرداری هەموو دەسەڵاتەکانی بێ و لە دوای جەژن بڕیار وایە کۆبوونەوە بکرێت و ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی بە پەیڕەوی ناوخۆی یەکێتیا بڕاتەوە و سیستەمی هاوسەرۆکی هەڵۆشێنێتەوە و لەجێ ئەوە سکرتێری گشتی یەکێتی دابنرێت کە تێیدا بڕیار وایە بە تەوافقی سیاسی باڵ تاڵەبانی ببێ بە سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام سەرچاوەیەک نزیک لە لاهووری شێخجەنگی باسی لەوە کرد کە لاهووری شێخجەنگی بە تەواوەتی ڕازی نەبووە بۆی کە خۆی دەسەڵاتەکانی ڕادەست بکات تا دوای جەژن بەڵکو تەنها دەسەڵاتی دارایی خۆی ڕادەست کردووە واتە وەکو سەرۆکی وەکو هاوسەرۆکی حزب کە دەسەڵاتێکی سیاسی و ئیداری هەیە و ئەتوانێت حزبەکە بەڕێوە بەرێ بۆیە لەم نێوانەدا گرژێکی زۆر کۆمەڵێ ناکۆکی زۆر هەیە بڕیار وایە ئەوانە بۆ ئەنجومەنی سەرکردایەتی جێبێڵڕێ لە دوای جەژن بە کۆبوونەوە و بە دەنگدان لەسەر ئەو پرسانە پێڕەوی نایخۆی یەکێتی دابڕێژنەوە ئەو کێشانە بکەن بەلایەکە. بەێ ڕێباز ینی ریاکسیۆنە خەلکێ سلێمانیە دوێ دەربارەیدا چییە؟ ینی کارڤدانە وان گرژی و ئالۆزیەن di çend rojên borî de li nava xelkê çi bû xelk divê derbarê de çi dibêje؟ لە ڕاستیە ئەم هەفتەیەکی زۆر دژوار بوو بۆ شاری سلێمانی بە حکمی ئەوەی لە شاری سلێمانیدا یەکێتی نیشتیمانی کوردستان باڵادەستا و بە دڵنیاییەوە چاودێرانی سیاسی بازنەوەکەن کە هەر گرژی و ناکۆکتێک لەناو ئەم حزبەدا کاریگەری لەسەر ژیانی خەڵکە بێ لە ڕاستیە خەڵک بە بەردەوامی باسییان لەم کێشەیە کردووە بەمەراقەوە سەریان کردو بۆی چی لێدێ وە ترسیەوە هەبوو کە ئەم ناکۆکیی نێوان هەردوو هاوسەرۆک ڕێگایکی تونوتیژی بگرێتە بەر بە شێوەی تونوتیژی بخرێ بەلایەکە بەڵام دوێنێ لەسەرەوە ڕێکەوتون کە تەنها بۆ هیچ ڕێگایکی تونوتیژی نەبن و بە گفتوگۆ کێشەکان چارەسەرکەن ئەمە جۆرێک لە دڵنیایی داوە بە خەڵکی شاری سلێمانی. باشە ینی ئەم نها دکارن ببێژن کو ئیدی کێشە نەمان و هەر تشتێ vەگەرێ وەک بەرێ یان هێژە ڕەنگە گرژی دەرکەون پێش. نا لە ڕاستیە ناتوانین بڵێن هیچ گرژێک نەماوە چکە کۆمەڵێک بابەتی زۆر هەستیار هەیە کە خی کردووە ناکۆکی نێوان هەردوو سەرۆک بگاتام ئاستا کە هێتا شارەسەر نەکراون هێشتا لەسەری ڕێک نەکەوتون بە قەرار وایە وردە تاوەکو دوای جەژن لەسەری ڕێک تێکەوە یەکی لەوانە بۆ نمونە پرسی سیخوڕیکردنە کە میدیاکانی نزیک لە یەکێتی نیشتیمانی کوردستان باسییان لەوە کرد کە لاهووری شێخجەنگی سیخوڕی لە ماڵی مام جەلەددانەوە دوای کۆبوونەوەی دوێنێ شەو میدیاکان یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو پۆستانیان سڕیەوە لەولاوە لە بەرامبەر لاهووری شێخجەنگی دوێنێ لە کۆبوونەوەی لەگەڵ پرسکاری شەیدان یەکێتی باسی لەوە کرد کە ئەمە معاملەیەکی نێودەوڵەتیە. پەیامنێرێ me li bajarê Silêmaniyê spas bû demate.
شاناندووە ناوچەیەکی شاخاوی جوان و دڵگیرە لە ایالەتی ڤرجینیا کە پڕە لە دارستانی چڕ و دڵڕفین. ئاخوجوانی ئەم ناوچەیە چۆن پارێزراوە؟ دیارە ئەوەندەی ئەرکی حکوومەتە لە پاراستنی ئەو ناوچە و جوانیەکەی دوو ئەوەندە ئەرکی هاوڵاتیانە. پەیامنێرمان سەردانی دۆڵی شاناندوایی کردووە و ئەم راپۆرتەی بۆ ئامادە کردوین. سروشتێکی دڕفێن دێرەیە بۆ هەرکوێی ئەم شانەندۆڤالیەی ڤێرجینیا دەڕۆی دیبەنەکان هاوشێوە چاوی کامێرە پڕەکە لە ڕنگ، بەڵام خۆ سروشت و ژینگەش تەندروست نامێنێتەوە ئەگەر مرۆڤەکان لەگەڵی دڕەق بن. لەم ناوچانە بەرماڵ و شوێنەکانی نیشتەجێبوون خۆیان نەدوێن، کەم کەس لەم وڵاتە خۆڵ و خاشاک فرێدەر بێ. هەر لە منداڵیەوە ئەو کەلچرە لە ناو خێزانەکاندا باوە و هەروەها هەر کاتێک کە منداڵەکان دەستنە یەکەم پێگەی خوێندن کە بڵین باخچەی ساوانە، بەڕاستی مەحەبەت و خۆشەویستی و ژینگە پارێزی لەو تەمەنەوە دەست پێ دەکات. ئێرە ناوچەی جۆرج واشنگتن ناشنال فۆرسە، یەکێکە لە ناوچە سروشتێ جوانەکانی شاری نیومارکێت. بەردەوام هەموو شۆکەری لێ نابڕێت، وەلێ دەگمەنە لێرە کەسێک جگە لەو خۆشیی دەستیەکەوێت هیچ شتێکی دی جێبهێڵێت. جانسن، ئەگەر کەسێک دەبەیەک ئاو فرە بدات پەرچەکردداری تۆ چیە بێت؟ ئاسایی هەڵی دەگرمەوە. من خۆم هەرچیەک لەسەر زەوی ببینم هەڵی دەگرمەوە، بەو کەسەش دەڵێم کە جارێکی دیکە کاریوان نەکات. لەم شاخەی ناوچەی مەسەناتن خەڵک خۆی پاسەوان و چاودێرەکەیە، دەگمەنە شتێکی فرێدراو ببینی. حکوومەت هەموو کات لێرە نییە، ئەوە ئێمەین لێرەین و حکوومەت ناتوانێت کۆنتڕۆلی هەموو شتێک بکات. ئێمە وەکو دانیشتوان دەبێت بە ئەرکی خۆمان هەستین. لەو باوەڕدام حکوومەتەکەمان کارێکی زۆر باشی کردووە، شوێنی هاومشۆکردنی جیا کردوتەوە بۆ پاراستنی ژینگە و پاگراگرتنی و بە جوانی هێشتنەوەی تاوەکو هەموو کەس چێژی لێ ببینێت، نەک هەر ئێمە هەر کەسی دیکە کە سەردانی وڵاتەکەمان دەکەن. گەڕان بە پێخاوسی بەم شاخەدا ڕەنگە چێژبەخش بێت. ئەم گەنجە بە ناوەکەیدا ئەمڕۆ ڕاوکەری کاتە خۆشەکانی ئەم چیاوژینگەیە. هەموو کەس و بوونەوەرەکانی سەرزەمین سروشت و ژینگە بەکاردەهێنن. کاتێک ئێمە زیان بە ژینگە دەگەێنین، زیاتر زیانەکە بەرباڵندە و جاندار و زیندەوەرەکان و سەرچاو ئاویەکان دەکەوێت. ڕاستگۆ بین کەمتر زیان لە ئێمە دەکەوێت. لەم ڕێکخراوی ژینگە پارێزیە لە شاری هارسنبرگ گەنجەکان مەشق پێ ئەکەن تا ببنە ژینگە پارێز. لەو باوەڕەدام ڕۆڵی حکومەت زۆر شت دەگەێنێت. لەم ناوچەیە لەگە حکومەتدا پەیوەندیمان زۆر باشە، کۆمەکی پرۆژەکانمان دەکەن، پارەش بۆ گەنجانە دەدەن کە مەشقیان پێ دەکەین. کاتێکیش لە لای ئێمە فێر دەبن و تەواو دەبن دەرفەتیان بۆ دەرەخسێت لە پاشە ڕۆژدا لەگەڵ حکومەتدا کار بکەن. ڕێکخراوەکەی دۆستی ژینگە باس لەوەش ئەکات لێرەش خەڵک هەر ژینگە پیسەکەن، کاتێکی زۆری ئەمانیش دەبات بۆ پاکردنەوەی. بەڵام پرۆسەی پاگراگرتنی ژینگە لە وڵاتە بە خەڵک و حکوومەت و ڕێکخراوە ژینگە پارێزەکان پرۆسەیەکی بەردەوامە. لە هەر کوێیەک سروشتێکی جوان و گەشاوەدی تەنها یەک شت دێ بە خەیاڵتە، ئاستی هوشیاری کۆمەلگاکە و پێشکەوتووی ئەو وڵاتە. سروشت هەر بۆ خۆی جوان بووە، وەلێ ماوەتەوە سەرەوەی تۆ دەبیتە دۆستی ژینگە یاخود دوژمنی. داویە کورد کۆنێکشن هەر شاد بن. ببینە خۆش.